دەستپێکێ ئەم خێرهاتناوات کرد يعني بەری سێ مەهایە gelek ew çêbûne ser xelkê heta karibin vegerin gelek daxwaziyê xelkê jî çêbûn karibin vegerin mal aliyê kampa da aliyê Başûrê Kurdistanê de bi taybet hinek zehmetî hebûn ew zehmetî jî yani dikirina nefhêmkirinanê ve hikûmeta herêmê û hikûmeta a Bexdayê de wextê ew zehmetî çê dibûn bêguman xelk aciz bû acizbûneke geleke mezin nêv xelkê de hate çêkirin ئەوەکە خوا وەرەقەکە خوا هەتاش دەرێکان پێت برن ئەپسێ جیا چار جیا وەقعاندن و برنە بە قایمەقایم و برنە بە ئاسایشێت برنە بە دەرێکان پێ ینی نزیکی سێ چار ڕۆژە پێوەبوون هەتا کارین قبولکردنا ماڵا خوا ئەشکەم پێ ڕاکن بینن و سەر وێ هەمووکەیشدا ینی نەکارین تشتێکی خۆی زێدای ئەو غەنجی جل و بەرگێت خوا و تشتێ وەکە بێژە ڕۆژانە بخۆڕە بینن نەوێ دەرێ مساعدا وانش ویا لیڤە نەدهاتەکردن ڕاستە یەکش ئەوێ وانجی بەرنامجی وانجی وەک حکوومەتە عراقی وەک حکوومەتە هەرێمێ بەگەڕا خەلکێ بوو سەر ئاخەوان هەمان یەک ئالیکاری نەدهاتەکردن یەک مساعدا خەلکی نەدهاتەکردن ئینسانێکی بەلەنگاز بە نەکاری بە تەرەمپێلەکێ کرێ بکەش خۆڕە بینە وێ دەرێ هەتا بگەها ئاخا خوا هەتا بگەها شنگالێ مساعداوی نەت عالیە منەظەما و نەش عالیە حکوومەتێ و نەش عالیە خەلکێ و نەدهاتەکردن دیساژی خەلکێ ما وەک ئێزدی هەنێکی مساعدایەک و دۆتکردن ویالیدا هەمان دیساژی ئاستەنگیە حکوومەتێ و سەیتەرات هاتن هەر سەیتەرەکێت هات جێوان جلێدوان تشتێوان هەموو داتانین هەموو تەفتیشت کردن کا ژاوانە چی پێڕێ مالا خۆش کەم پێ ئانیا ده سەیتەرا ڕە دەرباست بوو 10 ساعتات هاتە سەکنان هەر سەیتەرێکی سعادەکێ داتە سەکنان هەژوێکێ ینی ئەف سەبەبان ڕئیسیەک و ئەمت بینن هەکە خەلکێ من هەڵ شنگالێ کێم ڤەدگەڕە ڤەدگەڕاوان کێم بووە عاجز بوونەک چێ بوو دیساژی نهۆژی داخوازی هەیە ینی بەگەر هەیە هەمان نەوسا زەهڤە نەوەکە بەری دمەهایە سێمەهایە نها ینی ڕۆژانە 10 مال 8 مال 7 مال هەتا 10 مالا هەتا 15 مالاژی ڤەدگەڕە هەما بەرێ ڕۆژانە 7 مال 8 مال هەتا 100 مالیژی ڤەدگەڕ یانها نسبەکە گەلێکە مەزن کێمدایە هەما نسبە بترێ ڤەگەریانیژی هەیە ینی نزیکی 5000 مالی ڤەگەریایە شنگالێ و دەردوری شنگالێ قەحتا ینی تلعزێر و ئەوژی سەر هەتا تەلقەسە بوو تلبەنات و سیبایە و گوندێ مەیە شەمال وەکە خانە سۆرێ سنوونێ هەتا بۆرگ و دوهلا الڤان ملاژیدا ینی نزیکی 5000 مالی ڤەگەریایە هەمووژی ما سەردان کردینە وەک مجلسێت مەیەت خۆسەریە مجلسێت گوندا هەموو مال سەردان کردینە حالێوانی مەعیشی پرسینە ئالیکاریاوانم هەموو ئالیا هەموو خزمەتی هاتیەکردن خواستن ملێ خزمەت وزاریدا ئاف کەهرە مۆلدێت هەکە کەهرەم نەبە مۆلد هاتینە دانین هەکە کەهرەبا عام نەبەژی دیساژی ڤیالیدا ینی خزمەتەکە مەزنە شنگالی دەرهاتیەکردن تشتێکی ئیشێک تشتێک هەبە ئینسانێکی سەبەبەکەویە ئیشێ هەبە ئەوژی هاتیە عالەجاندن هاتیە سەردانکردن و هاتیە ئاشاندنش با تەختۆری پێویست ڕەجێت پێویست ڕەجێک و دەستێمە بگەیەتی وەکو دۆ تشتێ نها ئەم هێویتکن ئینسانێکی هەر منەظمەکێ هەر ئینسانێکی هەر حکوومەتێکی مساعدا خەلکێ مە بکە مساعدا ئێزدیا بکە دا ئێزدی ڤەگەرن جی و وارێت خۆ ینی نسبەکە کێم دەستپێکی هاتەکردن هەرێکی مەلیۆن و نیڤەک دانێتێ مەلیۆن و نیڤەک دیناری عراقی دانێتێ هەمانەوە ئەوژی سەکنیە و ئەس بێژم ینی دایرە هەجرە و مهاجرین ئەعلان کرد گۆ ئەم نێکارن vê nisbama gotî ئالیکاری بنێتێ و هەنێک ژێ مەسەلا ئەف تشتێکی گەلێکی کچکۆکە ئەلبەر ئالیکاریە خەلکێدا ji ber heka xelkê me vedgera ser malê xwe mal nîne xanî nîne yan dîwarekî tune yan jî ew dîwar jî nîne feciran nîne mecbûr e tiştekî xwe sitarekî xwe çêka mecbûr e heçî mala wî nefecirandin min jî deryek şibakek kehreb av tiştek nîne ji ber vêkê yani nisbeke geleka yani ev nisba diravê din geleka kêma xel nikare vêkê bigeha yani mala xwe hinekî seriyek de bîne û bikeve mala xwe de